نەخشە ڕێگای چاکسازی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان ڕاگەیەنرا. با بزانین ئەم نەخشە ڕێگایە چییە، چۆن دەتوانێت چاکسازی بکات لە کەرتی گەشتیاریدا، لە چ ڕوویەکەوە بە چ ڕێگەیەک. گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز ئیبراهیم عەبدولمەجید بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکانی دەستەی گەشت و گوزاری هەرێم لەو لێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاک ئیبراهیم سڵاو لێ بێم، کاتت باش، پێمان بڵێ ئەو نەخشە ڕێگایە چییە؟ سلااو لە بەڕێستان، بەیانی بەڕێزێت و تەواوی بینەرانی کورساتی یازیز باش، زۆر سپاس. بەڵێ دیارە ئێمە لە دەستەی گەشت و گوزار پلانی 8 ساڵە و هەروەها ماستەر پلانی استراتیژیمان هەبووە و بەردەوام ئێمە لە دەستەی گەشت و گوزار هەوڵمان داوە کە بۆ ئەوەی دڵنیابینەوە لەوەی کە بە ئاراستەیەکی دروست هەنگاوانین ئێمە بەردەوام پرس و ڕاوێژمان کردووە بە کەسانی شارەزا پسپۆر و کەسانی ئەکادیمی هەم لە ناوخۆی وڵات هەم لە دەرەوەی وڵات. دیارە لە ساڵی ڕابردوو ئێمە لەگەڵ بەرنامەی پەرەپێدانی سەر بە نەتەوە یەکگرتوەکان UNDP کەوتوینە گفتوگۆ بۆ ئەوەی بتوانین پێداچوونەوەیەک بکەین بەو پلان و استراتیژ و ماستەر پلانەی کە هەمانە. خۆشبەختانە دوجار تواندرا بە پاڵپشتی دارایی ئاژانسی ئەمریکا بۆ پەرەپێدانی نێودەوڵەتی USAID دەست بکرێ بە ئامادەکردنی نەخشە ڕێگای چاکسازی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان. دیارە بۆ ماوەی 6 مانگ UNDP ڕاوێژکارێکی نێودەوڵەتی بواری گەشت و گوزاری دابین کرد. ئەم ڕاوێژکارە بە ڕاوێژ لەگەڵ دەستەی گەشت و گوزار و بەڕێبەراتە گشتەکان لە ماوەی 6 مانگدا چەندین کۆبوونەوەی چرکرا. دوجار نەخشە ڕێگای چاکسازی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان ئامادەکرا و دوێنێکە ڕاگەیەندرا. نەخشە ڕێگای چاکسازی 9 تەوەری جیاواز لە خۆیەگرێت، هەر یەکە لە یاسا و ڕێنماییەکانی گەشت و گوزار، پەیکەری ڕێکخراوەی دامەزراوە گەشتیاریەکان، پلانی استراتیژی، پەرەپێدانی بەرهەم و ژێرخان بە بازارکردنی گەشتیاری، هەروەها خوێندنی گەشتیاری و هەروەها کواڵیتی کۆنتترۆل و هەموارکردنەوەی شێوازی پێدانی مۆڵەت. بۆ هەر یەکێ لەم تەوەرانە ئەم نەخشە ڕێگا چاکسازیە سەرەتا شەن و کەوی بارودۆخی ئێستای هەرێمی کوردستانی کردووە کە لە 3 دۆخێکداین. دواتر هەر یەک لەم تەوەرانەی بەراورد کردووە بە وڵاتانی پێشکەوتوی بواری گەشت و گوزاری. بۆ نمونە لە ڕووی یاسا و ڕێنماییەوە نمونەی چەند وڵاتێکی پێشکەوتوی هێناوەتەوە کە ئەوان چۆن یاسا و ڕێنماییەکانیان داڕشتووە و دوجاریش ڕاستپاردە ئەکا بۆ دەستەی گەشت و گوزار کە ئێمە دەکرێت چی بکەین. بۆ نمونە لە تەوەری یاسا و ڕێنماییەکان ئێمە چۆن یاسا و ڕێنماییەکانمان دابڕێژین کە دوجار لە خزمەت ڕەوتی بەرەو پێشوەچوونی ئەم سێکتەرە بێ. بەڵێ باشە کاک ئیبراهیم، ینی گەشتیاری لە هەرێمی کوردستان پێویستی بە چییە؟ ئایا هەرێمی کوردستان لە ڕێنمایی کەمە، لە بەرچاوڕوونی کەمە، بەرپرسانی گەشت و گوزاریانەوەی کە چ شتێک دەتوانێت کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستانە بەرەو پێش بێت؟ بەڵێ دیارە لە هەرێمی کوردستان سێکتەری گەشتیاری ئاستەنگ و بربەستی خۆی هەیە بێگومان و ئەو نەخشە ڕێگاژەکەی ئێمە زیاتر باس بکەین هەر لە بە ئامانجی ئەو بوو کە ئیتر ئێمە بتوانین چارەسەر بۆ ئەو بربەستانە بدۆچنەوە کە لە بەردەم ڕەوتی پێشبەچوونی ئەم سێکتەرە هەیە. من باسم لە یاسا و ڕێنماییەکان کرد، بەڵام وەکوتم ئەمە 9 تەوەری جیاواز لە خۆیەگرێت. بۆ نمونە لە پەرەپێدانی ناوچە گەشتیاریەکان ئەم نەخشە ڕێگایە 3 زۆنی وەرگرتووە. بۆ نمونە لە هەر یەکە لە هەولێر، سلێمانی، دهۆک چەند شوێنێکی دیاری کردووە وەکو زۆن کە لە ئێستادا دەکرێت زیاتر وەبەرهێنانیان تا بکرێت. بۆ نمونە بەنداوی دەربەندی خان، بەنداوی دۆکان، سەرسەنگ، ئاکرێ، ڕەواندوز و هەروەها چەند شوێنێکی تریش کە لە ئێستادا ئەم شوێنانە بە تەواوەتی ئامادەن بۆ ئەوی وەبەرهێنانی گەشتیاریان تیا بکرێت. ئەم نەخشە ڕێگایە ڕاستپاردەی ئەوەی بۆ ئێمە کردووە کە پلانی مۆدرن، چۆن پلانێکی مۆدرن دابنین بۆ پێشخستنی ڕەوتی گەشتیاری لەم ناوچانەوە. و هەر ئەم نەخشە ڕێگایە ئەوە پێشنیازەکە بۆ ئێمە کە لە کاتی ئامادەکردنی پلان بۆ پێشخستنی کەرتی گەشتیاری لەو ناوچانێکە وەکو باسم کردوەکو زۆن وەرگیراون چەند بابەتێک لە بەرچاو بگرین. لەوانە
پەرەپێدانی ژێرخانی گشتی ئەم ناوچانە کەرتی حکوومەت یان لە ئەستۆی بگرێ و بودجەی بۆ تەرخان بک بۆ پەرەپێدانی ژێرخانی گشتی وەکو ڕێگاوبانە ئاو کارەبایان هەندێک خزمەت گوزاری ترەکە گەشتیار پێویستیان پێ هەیە بابەتێکی ترکە نەخشە ڕێگاکە بۆ ئێمەی پێشنیاز کردو ئەوەیە کە لەم ناوچانە زەوی تەرخان بکرێ بۆ وەبەرهێنەرانی کەرتی تایبەت بۆ ئەوەی بێن پرۆژەی گەشتیاری لە سەرانجام بدەن خاڵی سێەم کە نەخشە ڕێگاکە بۆ ئێمەی پێشنیاز کردو ئەوەیە کە سیستەمی PPP پەیڕەو بکەین واتە سیستەمی هاوبەشی نێوان کەرتی تایبەت و کەرتی حکوومەت لە جێبەجێکردنی پرۆژەکان ئەمە وەکو نمونە لە ناو نەخشە ڕێگاکەدا هەبوو کە بۆ بەڕێستانم باسکردیان بۆ بابەتی بە بازارکردن بۆ نمونە پێمان دەڵێت کە کەم کوڕەکانی ئێمە لەکوێدایە و ئەو ڕاستپاردانی بۆ ئێمە کردو بۆ نمونونەکە سەرڕای ئەوەی کە ئێمە لە ڕووی داراییەوە لە ئێستادا بودجێکی دیاریکرا و تەرخانکرامان لە بەرداشتان نییە بۆ ئەوی بە بازارکردن بکەین بەڵام دەکرێت وەکو بۆ ئێمەی پێشنیاز کردووە لە ڕێگەی پلاتفۆرمەکانی سوۆسیال میدیاوە ئێمە بەردەوام بین لە زیاتر مارکتینگکردن بۆ ناوچە گەشتیاریەکانمان و ناساندنی هەرێمی کوردستان وەکو ڕووگەیەکی گەشتیاری بە گەشتیارانی ناوخۆیی و ناوچەکە و جیهانی باشە کاگی برایم بێگومان خۆشتان بینیوتانە ینی ناوچە گەشتیارەکان ئێمە ئەو کە پرۆشێنانە ینی هێندە بە شێوەیەکی نامونەزەم دانراون ئینسان بۆیە چێت دڵی بکرێتەوە بەڵام لەوێ سەر و دڵی یەگیرێ ئەموو کە پرە بەو شێوە نامونەزەمە دراون با وڵاتیان یان هاوڵاتیان مڵکی خۆیانە و لەسەر و شوێنە گەشتیارەکان کە پرۆشێوەی جیاوازیان دروست کردووە بە نیاز نین بەمانەدا بچنەوە ینی لانی کام ئەو خەڵکانن ناچار بکەن ڕنگوڕوویەکی شارستانی ببەخشن بە ناوچە گەشتیارەکان بەڵێ دەست خۆش بە پرسیارەکەت بەڕاستی بابەتی کەپرەکان خۆی ئەم کێشەیە کەگەر ڕوونی بکەینەوە هۆکارە سەرەکیەکە ئەوەیە کە هەندێ لەو کەپرە گەشتیاریانە لەسەر مڵکی هاوڵاتیان دروستکەوە تا هاوڵاتیەکە مڵکی خۆیەتی بەبێ ئەوەی مۆڵەتی گەشتیاری هەبێ کەپری دروست کردەوە کاتێکی شوێنێک مۆڵەتی گەشتیاری نابێ بێگومان پابندی ڕێنماییەکان نابێ کە پابندی ڕێنماییەکانیش نەبوو هەمومان نەزانین کە چ دیمەنێکی بەڕاستی ناشرین دەخولقێ لەو ناوچەیە ئەمە بۆ چارەسەرکردنی ئەمە پار ساڵەکە یاسای گەشت و گوزار لە هەرێمی کوردستان دەرچوو یەکێ لە بابەتەکانی چارەسەرکردنی بەڕاستی ئەم گرفتە بوو لەبەرەوەی ئێمە خۆمان درکمان بەو گرفتە کردووە و ئەو فیدباکەی کە پێمانەگاتەوە لەلایەن گەشتیاران ئێمە بە تەواوەتی گوێمان لێی گرتووە بە داداچوونی وردمان کردووە بە پێی ئەم یاسایە ئێمە لە ئێستادا لە هەوڵی ئەوە داین کە سەرجەمی ئەو شوێنانەی کە پێشوازی لە گەشتیارەکەن یانەکو وەکو شوێنێکی گەشتیارین دەبێ بێن مۆڵەتی گەشتیاری دەربهێنن کاتێک کە ئەو شوێنانە دێن مۆڵەتی گەشتیاری دەردەهێنن ئەمە ڕاستەوخۆ واکە کە ئەم شوێنانە پابندی کۆمەڵی ڕێنمایی بن هەر لەوانە بۆ نمونە پاک و خاوێنی لە ڕووی کوواڵیتی خزمەت گوزاری یان دیزاینی کەپرەکانیان یانیش تەنانەت ئەوەی کە هەوڵی ئیستیغلالکردنی گەشتیاریش نەدەن بۆی ئەم بابەتە ئێمە پێمان وایە کە لە ماوەی نزیکی داهاتوودا ئەم بابەتەش چارەسەرەکەین دەبەرەوە گوتم لە ئێستادا خۆشبەختانە ئێمە یاسایەکمان هەیە دەتوانین پشتی پێ ببەستین بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە ئەوەی پێشتر کە ئێمە دەستی ئێمەی بەست بوون بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە ئەوە بۆ کە بەڕاستی ئێمە هیچ دەواازەیەکی یاساییمان نەبوو بۆ ئەوی مامەڵە لەگەڵ ئەم خاوەن مڵکانە بکەین لەبەرەوەی کە ئەچوین بۆ ئەوی پابندیان بکەین با ڕێنمایە گەشتیاریەکان ئەوان تەنانەت مۆڵەتی گەشتیاریشیان نەبوو ینی ئەیگوت ئەم مڵکە هی خۆمە من خۆم سەرپەرشتی پێوەکەم بەڵام وەکو گوتم کاتێکە مۆڵەتی گەشتیاری دەردێرن ئەم شوێنانە ئەمە ئۆتۆماتیکیان واکە کە هەم لە ڕووی دیزاینی کەپرەکانەوە هەم لە ڕووی خزمەت گوزاریەوە هەم لە ڕووی کوالیتی ئەو خزمەت گوزاری پێشش بە گەشتیار دەکرێت بچێتە قۆناغیشتر و کە جێگەی ڕەزامەندی هەم ئێمە وەکو بەرپرسانی گەشت و گوزار و هەمیش گەشتیاران بێت. زۆر بەڕێز کاکی برایم عەبدولمەجید بەڕێوەبەری ڕاگەاندن و پەیوەندیەکانی دەستەی گەشت و گوزاری هەرێم سپاس بە ڕوونکردنەوەکانت سپاس بە ئامادەبوونت